بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و کاتتان باش ڕۆژوانانی بەڕێز مسلمانانی ئازیز تاعات و عیبادەتتان قبول بێ خوای گەورە یارمەتی و هاوکاری ڕۆژوانان بێ تاعات و عیبادەتی هەموو ئەوانەش بە هەر هۆکارێکی شەرعی و تەندروستی توانای گرتنی ڕۆژویان نییە و پیر و پەکەوتن خوای گەورە لە عیبادەت و نزا و پاڕانەوەکانیان گیرا بکا و بەڕەحمەت و میهرەبانی خۆیان بخات. سپاس بۆ خوام ڕۆژ دەرفەتە بوو لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بۆ مەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژەوە بۆیەوەی خۆشەویست پێشکەش بکەیت. سڵاو و ڕەحمەتی خواتانێ بە بینەرانی عزیز خۆشحاڵین ئەم ڕۆژاتینەوە خزمەتتان بەو پێیکە ڕەمەزانە و لە ماڵەوە و هیوادارین تەندروستێکی باشتانە بێ ئینشاءڵڵا و ئارامگر بن ئینشاءڵڵا تاعات و ڕۆژوی هەموو لایە قبول بێت پشتیوان بەخوای گەورە. ڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون هیواخوازین کە تا کۆتایی لەگەڵماندا بمێنەوە بۆی کە سوود و بێتە جێگەی سوود و ڕەزامەندی بۆی ئازیزان لە تەوەری یەکەمی ئەمڕۆماندا باز لە مەترسیەکانی ژینگەی هەرێمی کوردستان دەکەین بە تایبەتی تر سلێمانی کە چەند ڕێکخراوێک ڕایانگەاندووە کە کارەساتێکی سروشتی و کەمی سەوزایی لە شاری سلێمانی لە ئارادایە کە ڕێکخراوەکان چەندین پرۆژە و چەندین کاریان داوت لایەن پەیوەنددارەکان بۆ چارەسەرکردنی و کێشەیە. لە تەوەری دۆمیشماندا باز لە پێدانی زەکات و هاوکاری بە کاری خێرخوازی دەکەین بۆی بزانی کە تا چەند ڕێگە پێدراوە زەکات یاخود هاوکاری بدرێتە ڕێکخراوێک یاخود دەستگایەکی میدیایی کە کاری بانخوازی بکات. هەرچەنە ئەم تەورێمان دووبارە کردو بەڵام زۆرێک لە هاوڵاتیان داوایان کردووە پرسیاریان هەبوو کە نەیان دەزانی کە ئایا ڕێگە پێدراوە. ئێمە ئینشاءڵڵا لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام باز لەو بابەتە دەکەین و لەگەڵیشیدا کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون و تەوەرێکی دیکەشمان دروستکردنی شیرینی و خواردنە کە خاتون میزان نەسرەدین بۆمان ئامادەیە کە ئینشاءڵڵا سەرجەم بڕگەکانمان بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز دەبێت. بڵایزان دانیار وەگەزانی کەشوهای ئەم ساڵ نەک هەر گەرم نەبوو توانم بڵێم مەیلە و سارد و فێنک بوو ئەمەش دەرفەتێک و جەوێکی زۆر گونجاو و خۆشە بۆ ڕۆژوانان بۆ یە مەمانان کەوا بە ڕۆژوو دەبی بێزار نابین چونکە بەرگەی خواردن و برسێتی تا ڕادەیەک باشترە بەڵام تونیەتی زۆر قورسە. ئەبزانین پێشبینیەکانی کەشوهەوا گۆڕانکاریەکان چۆنین هەر کەشوهەوا بە ساردی دەمێنێتەوە یاخود بەرەو گەرمبوون دەڕوا.
ئایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگ و هەستیارەکەین بە تایبەت لە پارێزگای سلێمانی ئەویش ژینگەی پارێزگاکە بەگشتی بە تایبەتیش بارەدۆخی پارکە و باخچە و وەروە ئەو نەمامانەی کەوا لە ناو شار هەن بە تایبەت سنتەری شار و لە بە تایبەتی تریش لە سەرەتای هاتنی وەرزی گەرما و ئەو کاتانەی کەوا پێویستیان بە ئاودانە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز معروف مەجیدمان کردووە سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە لە هەرێمی کوردستانە کاک معروف زۆر بەخێربی. زۆر سوپاس. زۆر بەخێر. دەمەوێت ڕاستەخۆ لەوە دەست پێکەم بەڕێستان وەکو سەرۆکی ڕێکخراوی ئایندە کەوایەکێکە لە ڕێکخراوە چالاکەکان من ئاگادارم چەند ساڵێکە بە تایبەت لە 2 ساڵی ڕابردووش لە پارێزگای سلێمانی کۆمەڵێک چالاکیتان هەیە و کۆمەڵێک دیراستان کردووە. ئەو گرفتانە چین لە باخچە و پارک و نەمامەکانی سنتەری پارێزگای سلێمانی و بگرە دەوروبەریشی دروزەوێ بە تایبەت لە سەرەتای هاتنی وەرزی گەرما و بە تایبەتریش ئەو کاتانەی کە پێویستیان بە ئاودانە. بەناوی خۆی گەور و میهرەبان دەستخۆشتان لە یەکەم سوپاس کە یەکەم دەستگا بوون کە بەدەم و بانگێشتی ئێمە هاتن کە ماوەی چەند ڕۆژێکە وەکو ڕێکخراو بڵاومان کردوێتەوە گومانی تیانێ لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئێمە وەکو ڕێکخراوەستمان بۆ مەترسیە کردووە کە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بەداخەوە هەست بە مەترسیەکە کرێویش هاتنی وەرزی ئاودانە بەڵام بەداخەوە لەلایەن لایەنە ڕسمیەکان ئەو بڵین بە تایبەتی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی ئێمە قسەمان لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری بەشی باخچەکان کردووە ساڵانی پێشووتر و ئەم ساڵیش ئەو گرفتەوەکو خۆی ماوە هەر بۆ زانیاری بینەرانی عزیز و خۆشەویست وەرزی ئاودان بە تایبەتی ئەو درەخت و نەمامانەی ئەو درەختانی کە تەمەنیان هەیە دەبێت لە یەکی 6 بە دواوە دەست بە ئاودان بکرێ بە تایبەتی ئەگەر جە و جێوێکی ئاسایی بێ بەڵام ئەگەر هاتوو مەترسی بۆ منە بەرزبوونەوەی پلەکانی گەرما هاتە ئاراوە دەبێت زووتریش دەست بە ئاودان بکرێت بەڵام بەداخەوە لە پارێزگای سلێمانی بە پێ و داتا ئەمانانی کە ئێمە بە فەرمی وەرماگرتووە لە ساڵی 2016 لە مانگی 11 موافقی هاتوۆ کە لە سلێمانی ئاوی درەختەکان بلوارەکان و باخچەکان بدرێ کاموانەران تۆزێک ڕوون بێ بۆیان یعنی دەبوو لە مانگی 6 ئاو بدرایە کەچی مانگی 11 موافقی بۆ هاتوۆ کە دەڵێ بەڵێ ئاو بدەن کەواتە تۆ مانگی 7 و 8 و 9 و 10 و چۆتەوە 11 یعنی نزیکەی 4 بۆ 5 بارانە بارەیتر کاتی باران بارینە ئەمە ئەبوایە لایەنی کەم ساڵی 2016 چارەسەر کرایە ساڵی 2017 بۆی بێت ئەم گرفتە چارەسەرکەن بەڕێوەبەراتی بەشی باخچەکان زووتر نووسرایان ناردووە بەڵام لە 3 حەوت نووسراوەکە هاتوۆتەوە کەواتە لەوێش مانگێک و 3 ڕۆژ ڕۆییوە خۆمان زانی مانگی تەمووز یەکێکە لەو مانگە گەرمانە تەمووز و مانگی ئاب ینی کاریگەری زۆر بێ لەسەر ئەو نەمامانە بە تایبەتی کە ساڵی تازە چێنراوە بێ بە 3 هەفتەگە نەمام ئاوی کاملی نەدرێتەوە کە تەمەنی کەم بێ ڕەنگە وشک بە تایبەتی نەمامی تازە چێنراوە ئەو درەختانی کە تەمەنانەیە بۆچە کاریگەری کەمتر بێ ساڵی 2018 هەمان شێوە ئەم گرفتە چارەسەر نەکراوە دووبارە بۆتەوە خۆی یەک گرفتێکەیە ئایا لانی وەزارەت بە تایبەتی شارەوانی لە ئاستی ئەم گرفتەیە کەم تەرخەم و بەرپرسە یاخود بەرپرسانی شار یاخود بەڕێوەبەرایەتی یاخود شارەوانی سلێمانیش لەم ئاستەیە کەم تەرخەمیان کردووە من وەکو بە دوواداچوونێکی ڕۆژنامەوانی ساڵی 2017 بە دوواداچوونێکم کرد لەسەر ئاستی بەراوردێک لە نێوان هەرێم بڵێن لە ئاستی پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی چەند ڕاستیەکم بۆ دەرکەوت یەکێک لەوانە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئیدامەدانی باخچەکان لە سلێمانی و لە هەولێرە لەوێ بەڕێوەبەرایەتی بەشی ئەندازەی پارکەکان هەیە لێرە بەڕێوەبەرایەتی باخچەکان هەیە جیاوازەکان لە چیایە لە ڕووی بودجە من ئەو داتایی کە وەرم گرتووە تەنها لە سلێمانی بۆ ماوەی 1 ساڵ 120 میلیۆن دینار بودجەی بەشی باخچەکان بووە بەڵام بۆ هەولێر بۆ 1 مانگ 500 میلیۆن دینار بودجەیان هەبووە یعنی سەیری جیاوازیە کە هەرچەندێ من ئەوم پرسیار کرد 120 میلیۆنەکە پیان نەدراوە ئەمە لە ڕووی بودجەوە کە بەڕاستی ئەمە زۆڵمێکە لە پارێزگای سلێمانی کراوە کە من ئەو ئامارە یاخود ئەو بڕە بودجێم بە فەرمی وەرگرتووە لەلایەن بەشی باخچەکانەوە ئەو پرسیارە بکەم ئەو گرفتەی کێسەکە لە پارێزگای سلێمانی دروسە بێ واتە کەم تەرخەمی یا ئێهمالی لایەنە پەیوەندیدارەکان یاخود هەر نەبوونی توانایەکی چ لۆجیستی و کارمەند و مادیەن بۆ خزمەتکردنی پارکەکان
بۆ قسەی بەڕێستان بێ ئەبێ لەسەرەوە سلێمانی ئێمال کراوێ بۆی ئەمان ئایا خۆیان ناتوان خزمەتی پارکەکان خۆی من وەکوتم جیاوازی کراوە بۆ نمونێمە لە سلێمانی یەکێک لەو پارکانەی کە خەڵک زۆرترین ڕووی تیەکە پارکی ئازادیە من پرسیارم کردووە تەنها پارکی ئازادی 50 کارمەند و کارگوزاریان هەیە لە بەرامبەر ئەوەیە پارکی سامی عەبدوڕەحمان لە هەولێر نزیکەی 1200 کارمەندی هەیە یعنی 50 کارمەند لە چۆ بۆ پارکێکی وەکو ئازادی 1200 و شتێک بۆ چۆ بۆ پارکێکی هەولێر ئێوە ئەم بابەتان تەنیاوەتە لایەنە پێی دارەکانی سلێمانی ئاگاداری ئەم من جیاوازیان بۆ بەڵێ من ئەم ساڵ کە هەستما بە مەترسیەکە کردوێتەوە بەڕێز دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی نووسراوەکەم بۆ ناردووە بەڕێز کاگازات سەرۆکی ئەنجومەنی پارێزگا ئەم دوو کەسایەتیە وەکو کەسی یەکەم و دووەمی پارێزگای سلێمانی بەڕێز بەڕێوەبەرایەتی بەشی باخچەکان کاکامەران من سوپاس یەکەم ئەو کاری ئێمە بە خەمخۆریەکی زانی بۆ پارێزگای سلێمانی جەنابیشی ئاگادارە وە سەر ڕایەوەش لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و دەستگاکانی ڕاگەاندنەوە ئێمە ئەو نووسراوی خۆمان بە بەڵگەوە بڵاو کردوێتەوە ئەمە وەکۆی کە جەنابەت باست کرد ئایا کەمتر خەمێکە لە ئاستی سەرەوەی یاخود لە خوارەوەیە بەواچی هەردوو لا بەرپرس بێ باشە ئەگەر وەزارەتی شارەوانی کەمتر خەمە لە ئاستی پارێزگای سلێمانی ئێخۆ بەڕێز ئەگەر وەزیرەکەش خەڵکی سلێمانی و جیهەتی ئێرە نەبێ خۆ جێگرەکەی خەڵکی ئێرەیە بۆ نمونە ئەگەر لەوەش کەمتر خەمی کرا خۆ پارێزگار و ئەنجومەنی پارێزگار دەتوانێەوە ئەو پرسیارم لێرە لا دروستیانی هەر بەڕاستی هەرێمی کوردستان وای لێ هاتووە ئەگەر وەزیرەکە خەڵکی شوێنێک نەبێ ئیتر ئاوری لێ نایەتەوە لایەنێکی خۆی نەبێ بیری لێ ناکاتەوە یانەوە لە ڕووی ژینگەی وەستان بەوە کردووە لە ڕووی بابەتەکە ئەو بابەتی کە نووسیومە هەروەکو سیاسیش نووسیومە سلێمانی بە سەوزیەوە جوانەتکە زەردی مەکەن زۆر برادەرە بۆ خوێندیانە و خوێندبیانەوەیان زانی بابەتێکی سیاسیە من ئاماژەم بەوە کردووە من پێشتر بیستمە سلێمانی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی داراییەوە سزا درراوە بەڵام قەت لەو باوەڕیان نەبووم لە ڕووی ژینگەیەوە سزا بدرێ بۆیە لە ڕووی پارەوە ئیهمالی بەرامبەر کراوە لە ڕووی کاتی هاتنی ئاودانەوە بامانشەوە لە ڕووی کارمەندەوە بامانشەوە کەواتە لە ئاستی سلێمانیە من ئێستا پێشەوەی بێمە بەرنامەکەی بەڕێستانەوە سێرچێکم کرد بۆ دوو سەرچاوی ڕسمی هەیە ئەندازەی پارکەکان لە هەولێر لەگەڵ بەشی باخچەکانی سلێمانی قەنەعەتەکەن لەم گەرمەی کۆرۆنایە کە من جێگای دەستخۆشیە من ئەو نییە بڵین تاان لە هەولێر بدەم بڵێن بۆ ئەوەتان کردو بەڵام من ئەڵێم بۆ لە هەولێر ئەوە کراوە بۆ لە سلێمانیەوە نەکراوە هەواڵەکەشم ڕاکێشا بەنیاز بوو بیهێنم هەڵمەتی 100,000 نەمام و گوڵ لە پارێزگای هەولێر بەڕێوە چوو 100,000 نەمام ئێستا با پرسیارەکەواتە من ئافۆن ماوەسە شوانە من لە بەڕێز بەشی باخچەکانی سلێمانی و شارەوانی سلێمانیە پرسم کە من کۆمەڵی وێنەشم ئامادە کرد و بەداخۆ نەمتوانی بیگەێنمە کۆنتڕۆڵ کە جیاوازیەکە لە نێوان هەڵمەتەکانی سلێمانی لەگەڵ هەڵمەتەکانی نێوان هەولێرە وەزارەتی شارەوانی پێڵدەستی یاخود لایەنێکی شارەوانیە بەشی باخچەکان ڕاستە بەڕێوەبەرایەتێکی سربەخۆن بەڵام لە چوارچێوی وەزارەتی شارەوانیان لە هەمان کاتە شارەوانەکان خۆیان ئەرکیانەوەیە لە هەندێک کاتی ترا بۆ نمونە کشت و کاڵیش بەشێکی ئەگرێتە ئەستۆ بەڵام ئەم ئەوان زیاتر بڵێن دروستکردنی نەمامهین عفوەن باخچە یاخود دارستانە دەستکردەکان کە ئەکەونە دەرەوەی ماستەر پلانی شارەوانی ئەمە وەزارەتی کشت و کاڵە بەڵام باخی کارەکانی تر من یەک دوو شت هەیە هەستەکەم لە هەولێر دەستی کۆمپانیا کەسایەتیانی من یەک شتم بینی قونسوڵخانەی فڵان وڵات هەستاوە بە هەڵمەتێکی نەمامچاندن لە هەولێر باشە هەول سلێمانی بۆ ناکرێ ئەخە من ویستم ئەو پرسیارە بکەم لێرەوە مەسەن هەولێرە هەموو شتیان کردو ئەبێ بڵێن دەستان خۆش دەستیان خۆش بێ ئەویش سنتەرێکی یەکێکە لە شارە گرنگەکانی کوردستان ڕەنگە خەڵکێکی زۆر زیحامێکی زۆر بێت یەکەی دەستخۆشیە بەس ئەمەی کە لە سلێمانی ئەم جیاوازیە ئەم کەم تەرخەمیە ئەم ئێهمالکردنە ئەم پشتگوێ خستنە ئەم دواکەوتنە ئەم کەمی کارمەندانە یعنی بۆ ئایا سەلیقەی بەڕێوەبەرایەتی بەشی با بڵێنەوەی کە پەیوەندیدارن بە پارکەکانەوە مەسەن سیاسەتی ئەویانێ بتوانن بۆ نمونە سەفارەتێک کۆمپانیایەک ڕاستپێرن یاخود هەر دەستێک هەیە ئێوێ سلێمانی لە ڕووی ژینگەیەوە زەربە بخوات ماوەسە شوانە من لە سیرکردنی وێنەکان ئەوەی جەنابتم بۆ دەرکەوت باچێ چۆن ئەڵێ کەسێک لە هجووما بێ کەسێکیش لە بەرگریا بێ یعنی من هەستەکەم هەولێر لە ڕووی چاندن و سەوزکردنەوە لە هجوومایە یعنی نەهاتووە بۆ نمونە کرێکارەکانی بە کۆمەڵێ شتەوە سەرقاڵ بکە کە کارە سەرەکیەکەی لە بیرباتەوە یعنی بۆ منەوەکو ئاماژەم پێکرد هەڵمەتی 100,000 نەمام دەست پێەکە لە هەموو ڕاگەیاندن و سۆسیال میدیا ئەبینرێ کە هەولێر چی کردووە
بەڵام بۆ نمونە لێرە من سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەمە و کارمەندە ئازیزانە کە بەداخەوە لە ساڵی تازەیە تا ئێستا موچیان وەرنەگرتووە کە من ئاگادارم بەشێکیان قسم لەگەڵیان ناکردووە نان نەبوو بۆ ماڵ و مناڵەکەی چاوەڕێ ئەو موچەیە بووە کە موچەیەکیان بەشێکانەوانی کە گرێبەستن نزیکەی 300,000 دەسەکەوێ ئەوانەی تریانی کەمتری موچیان بەرەکەوێ بەڵام من هەست دەکەم سلێمانی ئایا گرفتەکانی ساڵانی پێشوو هاتوۆتە سەر ئەم ساڵانە ینی چەند وێنم بینیوە تەنها پاکردنەوەی ناوباخەکان ینی کۆمەڵێک کار بووە کارە ڕیسەکانی لەبیر بردوێتەوە ئەگەر نا ئەوەی هەولێر بەڕاستی من دوای هەر لە فەیسبووکی خۆشم دایەگرم و لە چەند بەرنامێکی تری کەناڵەکانیشا بەشدارە بم ئەو وێنانە بڵاوەکەمەوە کە جیاوازی چاندن لە هەولێر چۆنە لەگە سلێمانیە ینی بڕاتان هەبێ هەندێک کاری جوان کراوە لە پارکەکانە ئەگەر ناو نیشانەکەی بڵاونەکەی تۆ خەڵک بڕوا ناگارێمی کوردستان بێ کەواتێسا ئەگەر هاوکارم پرسیارەکە جدی دروزە بێمەیە ئۆکەی هەولێر با سلێمانی بە هەولێر قاڕنەکەین دەستیان خۆش بێ بۆی نەڵێن ئێمە گرفت لە نێوان پارێزگاکان دروستەکەین ئێوە هەم بەڕێستان ئاگادارم ڕۆژنامەنووسی و ڕێکخراوێکی سەرۆکی ڕێکخراوێکیش کە زۆر چالاکە لە بواری ژینگە یەکەم ئەو مەترسیە جدیانێکی ئێستاکە لە بەردەم ژینگەی سلێمانیدان دووهەم ئەو ڕێنمایانەی کە بەڕێستانیان دگرتان پێ کردووە بۆ لایەنە پەیوەنددارەکان من ئەگە بە کورتی بێڵێم تەنها لە ساڵی 2016 2000 بنەدار لە باخچەکانی سلێمانیا وشک بووە کە کاکامەران بەڕێز کامەرە حەمە ساڵح بەڕێوەبەرێتی تەنها لە چوارچێوەی کاری ئەوانە من بەدواداچوونەکەم کردووە تەنها لای ئەوان نەک شارەوانی و بەشەکانی تر 2000 بنەدار کە هەمومان نەزانین ئەو دارانە چۆن پێگەیشتووە ئەمە لە ساڵانی ڕابردووە لە دوای ئەوە لە ساڵی ڕابردوو بینیمان یەک دوو کۆمپانیای ئەهلی بڕیاریاندا کە بەشێک لە بلوار و باخچەکانی سلێمانی ئاو بدەن ئەوش بە هەوڵ و بڵین کۆشی پارێزگار و ئەنجومەری پارێزگا بۆی لایانی کەم تاوەکو ئەو عەقد و شتێک کە لەلایەن حکوومەتەوە ئەکرێ وشک نەبێت کە بەداخۆ بەشێکی وشک بوو ئەوەی کە ئەم ساڵ ئێمە من بە دوواداچوونم بۆ کردو و پرسیارم کردوێتەوە گرفتەکانی ساڵی 2016 و 17 و 18 و 19 وە خۆی ماوە لە سلێمانیا لە ئێستاە مەترسیەکی گەورەتر ئەوەیە کە بەشێک لە فەرمانبەرەکان بەشێک لە کارگوزارە یاخود بڵێن ژینگە پارێزە بەڕێزەکان گرفتی پێنەدانی موچیان هەیە کە مەترسی ئەوە هەیە کە ئەو بەڕێزانە کار نەکەن کابرا بۆ نمونەڵێ من ساڵێکی تازە هاتووە وا 5 مانگە ڕۆ تا ئێستا موچێکم بە تەواوەتی وەرنەگرتووە سەرەڕای نەبوونی ئاو کە لە ئێستایە من پرسیارم کردووە هیچ ئەمەلێک نییە کە لە سلێمانیە وەکو هەولێر یاکو وەکو شارەکانی تر دەست بکرێتەوە بە ئاودانەکەی لە مانگی شەشە من پرسیارم لە بەشی باخچەکانی هەولێر کرد ئەو کاتە وتم ئاودان لە سنووری هەولێرا چۆنە وتیان ئێمە کات دیاری ناکەین کەرتی تایبەت لەگەڵ حکومەتە کەی درەخت و باخچە و بلوارەکان پێویستیان بە ئاو بێ ئێمەتان کەرەخەنێ سەریان بەڵام لای ئێمە کتابوونە کتابوکم تا دێتەوە ئەڕاتەوە بۆ ئاماژەم پێکرد مانگی 11 ئاوە کادرێ بۆیە من لێرەوە داوا لە برای بەڕێز و خۆشەویست دکتۆر هەڤاڵ کاگازات کامەران کە ئەم سێلایانە لایەنێکی معنین ئەگەر بێت و لە ئێستاوە کە هەرچەنە زۆر درەنگە دەبوو لایەنی کەم ئێستا بیان وتایە بەڵێ تەنکەر بیرەکان بلوارەکانمان ئامادەن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئاوی باخچە و نەمامەکانی سلێمانی بدەین ئێستاش درەنگ نەبووە بەڵام ئەگەر بێت و بکەوینە مانگی شەشەوە خەمی لێ نەخۆن ئەم جارە سلێمانی لە ساڵانی ڕابردووە زۆر خراپتر بێت لە ڕووی وشکبوون و زەرگیاندن بە سەوزایەکی کاکماڕوو ئێوە و ڕێکخراوەکی ئێوە چارە سەرێکتان لایە ینی با بڵێن ئەگەر لایەنە پەیوەنددارەکانی سلێمانیش وەڵامیان نەدانەوە چارەسەری ئەم کردیانە کرد ئێوە و ڕێکخراوەکەتان چارەسەرێکتان لایە یاخود تیجنا لایانی کەم نێڵن بە تەواوەتی سلێمانی سرد بێت و کۆمەڵک پرۆژە پێشکەش بکەن کە سەوزایەکە بمێنێتەوە ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان هیچ داهاتێکمان نیە خۆزگای ئێستا من داهاتێکم بەدەستەوە وایە بموتە لەم بەرنامەیەوە بموتە ئاودانی هەموو باخچە و بلوار و نەمامەکانی سلێمانی لەسەر ئەستۆی ئێمە بەڵام یەک دوو شتە دەتوانم لەسەرەوەی جەنابەت ئێمە بەنیازین پەیامێک ئەگەر زانیتمان لە حکوومەت ناومێ دەبین کە پێدەچێت لە ماوانەیە کۆنگری ڕۆژنامەوانەوە ئەوانشی بۆ ئامادە بکرێ ئەگەر زانیتمان لە حکوومەت ناومێت بووینە ئەوە ئێمە وەکو خۆماوەکو ڕێکخراو چەند کەسایەتیەکمان لە شاری سلێمانیا هەڵبژاردووە کە کۆمپانیان هەیە کە کەرتی تایبەتن و کاری بازرگانیەکان لایەنی کەم بتوانن وەکو ساڵی ڕابردوو بەشێک لەو چەند مانگی دێتە پێشمان بتوانن بەشێکی تێپەڕین بۆ ئەوەی ئەگەر یەک درەخت یەک نەمام لەم سنوورەیە وشک ببێ هەموو دانیشتوانی سلێمانی زەرەری لێکە دەکرێت لە سلێمانیا کە من لە دەمی چەند بەڕێزێکەوە بیستومە کە بە سەدان بازرگان و خەڵکی دەوڵەمەند و ینی سەرمایەداری گەورەی تایە
دەکرێت هەر هەفتەی یەک بەڕێزیەک لەو کۆمپانیانە ئاودانی کارەکە بگرنە ئەستۆ ئەوە بتوانین سلێمانی لەو مەترسیە بپارێزی. بەڕاستی من پرسیارێکی تریشم بۆ دروست بوو بەس یانێ لەبوو سەر لە سەرەتاژمم کردایە ئەوەی کە هیچ نەمامەکان ئاو نادرێن و وشک دەبێنن ئەی لە سلێمانی لە کێەوە بە پلان پرۆژە و بە بڵین بە ژمارەی زۆر نەمام هەر نەچێنراوە یعنی نەمام باخشەی تازایان کۆمەڵێک نەمام ئەبینین یەکێکی تلو گرفتانە ڕەنگە وەرزتان پێکرد بێ سلێمانی ڕەشەبایەکی زۆر بێزیە زۆربێ و نەمامانەیە چێنێن پێم وابێ ڕاوێژ بەلایەنە پەیوەندیدارەکانی ژینگە ناکەن نەمامێکی جۆری سادەیە بۆ نمونەگەر تو بچێنرێت تۆزێک کوالیتی بەرزترە بەرامبەر بە ڕەشەبا لە کێوە نەمام نەچێنراوە ئەوەی وەڵاهی منەوەی بە پێ و کاری خۆماوەکو ڕێکخراو وەکو ئەو هەڵمەتانی کە لە هەولێر و شوێنەکانی تر کراوە من لێرە نەمبینیوە چەند هەڵمەتێکی بچوک بچوک کراوە ئەویش ئەگەر حکوومەت خۆی پێێستا بێیان خۆشببختانە وابزانم ئەم ساڵ بەشێک لەو سەرپێچی یاخود ئەو پارانی کە لە مۆلیدە ئەهلەکان و کۆمەڵی شوێنی تر وەرگیرا بوو دران بە نەمام و لە هەندێک شوێن چێنران و یەک دوو کۆمپانیای تر من بینیم لەم یەک دوو ڕۆژەیە باسی چەند هەزار نەمامێکراوە خۆیان پێێستاون ئەگەر نا تا ئێستا جۆم لێنە بۆ لە سلێمانیە بڕیاری چاندنی 100,000 نەمام و گوڵ و گوڵزار بدرێت زۆر باشە کاکمە بکاتمان کەم ماوە کۆتا قسەت بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ هاوڵاتیان بۆ ڕێکخراوەکانی هاوشانی خۆت بۆ ژینگە دۆستان چی بکەین بۆی سلێمانی زەرد نەبێ بۆ سۆزی بمێنێتەوە ئەڵبەت ئەمە بە سیاسی لە منی وەرنەگرن مەبەستمان لە ژینگەکەیە ژینگەیەکی ئەو سەوزەی سلێمانی چۆن بەردەوام بێت خۆی مامۆستا ئەم کارە لە دەستی هاوڵاتیان نیە لە دەستی ڕێکخراویشانە بڵێم لە دەستی کۆمپانیاشیانە بەڵام بەپی ئەو داتایی کە ئێمە وەرماگرتەوە بەس بەشی باخچەکانی سلێمانی نزیکەی 540 بۆ 50 باخچیان هەیە کە لە کاتێکە هەولێر لە بەشی باخچەکان نزیکەی 300 شتێکە کەواتە ئەمەی سلێمانی لە توانای هاوڵاتیان نییە من چوار درەخت نییە لە بەردەم ماڵی خۆمیان لە بەردەم کارەکەی خۆما بیان بڵێم کاکە من ئەم درەختانیان ئەم نەمامانە گرمە ئەستۆی خۆب کەواتە پێویستی بەوەیە ینی ئەبێ ئیداری سلێمانی زەختێکی وا بکە کە ئەو گومانە لەسەر خەڵکی لا ببە یاخو لای خەڵکی لا ببە کە دوو ئیدارەی هەیە وەلایانی کەم دەکرێت بەڕێز قوبا تاڵەبانی کە جێگری سەرۆکی حکوومەتە لایانی کەم خەڵکی سنوورەکەیە من پار نووسراوێکشم بۆ ئەو ناد وتم ئەکرێ سلێمانی بە جوانی بیاڵیتەوە ناکرێ هەموو بەرپرسانی ئێرە بیران لەوە کردوێتەوە بۆ منە پایتەخت جوانکە ئەی سلێمانی کەواتە کاری سەرەکی حکوومەت ینی لەسەر ئاستی حکوومەتە دواتر ئیداری شار دواتر کەرتی تایبەت اینجا دێتە سەر ئاسی ڕێکخراوەکان ئەگەرنا من لێرە بە هەر هاوڵاتێکی بەڕز بڵێم بچۆ پارکێک ئاودا بۆچێ خۆشی گرفتی ئاوی خواردنەوە ئاوی ماڵانیان هەبوو زۆر باشە کاک معروف مەجید بەڕێوەری ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە زۆر سپاس بۆ ئەوی میوانی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ بۆم دەرفەتە ئازان دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە وڵات تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە شیری ئەپتیلۆن لە تەمەنی یەک ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتیلۆنی هۆڵندی شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت ئەپتیلۆن باشترین شیری سەردەم نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1،
B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. وڵایزان دراوەکان کۆمەڵی گۆڕانکاری بەسەر نرخەکانیان دێت جاری وایە هەیە گران دەبن جاری وایە نرخەکانیان دادەبەزێ کۆمەڵی گۆڕانکاری لەسەر نرخی دراوەکان ڕوویداوە بینەری نرخی دراوەکان دەبێت. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز ئازان لەم تەوەرێشماندا باز لە پێدانی زەکات و هاوکاری دەکەین بۆ کاری بانخوازی یاخود ڕێکخراوی یاخود دەستگایەک بە گرنگزانینی ئەم بابەتەوە زۆر پرسیارکردنی هاوڵاتیان لەم بابەتەوە نەزانین یاخود ڕاڕایی لەوەی کە ئایا ڕێگە پێدراوە زەکاتەکانیان بدەنە ڕێکخراوێکی خێرخوازی یاخود میدیایەک کە کاری بانخوازی کاری پێگەیاندن یاخود زیاتر ناساندی ئاینی پیرۆزی ئیسلام دەکات و هاوکات ئەو ڕێکخراوە کاری خێرخوازیش دەکات ئایا ڕێگە پێدراوە لە ڕێی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هاوکاری یاخود زەکاتەکانمان بدەین بە دەستگایەک یاخود ڕێکخراوێکی بانخوازی بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆم ئامادەویش مامۆستا محەممەد بامۆکی زانا و بانخوازی ئیسلامی ماوەسەیان زۆر بەخێر بێ زۆر سپاس بووی دەرفەتت بێمە بەخشی ماوەسا لەوە دەست پێ بکەین ئایا ڕێگە پێدراوە کە زەکات یاخود هاوکاریەکانمان بگەینە دەستگایەکی خێرخوازی یاخود ڕێکخراوێک بەڵگە شەرعیەکان چین لەو بارەیەوە. بسم الله الرحمن الرحیم. خۆی غەیری زەکات سەدەقاتی تر هیچ ئیشکالێکی تیانە هیچ پرسیاری ناوێتکەواکو بۆ هەر ئیشێکی تری خێری کە پارەکە سەدەقە بێ ینی زەکاتی واجب نەبێ ئەوە ئەبێ هیچ گومان لەوەیانانی ئەمێن سەر لە زەکات ئەوەی کە زەکات و فەرزی زەکاتە لەوە هەندێک قسە هەیە ئەوش علەمایانە فەرمون لەسەر ئەو ئاەتەی کە باسی چۆنێتی تەوزیعی زەکاتەکە کە ئەفەرمێ ئینەمە الصەدەقات للفقراء والآمنین تا ئاخری ئەفەرمون ئەدرێ بەو هەشت صنف و هەشت شوێنە کە یەکێکیان فی سەبیل الله فی سەبیل الله زۆربەی علەما لە مفەسیرون و لە فوقەها ئەفەرمون بەس پێی ئەو مجاهیدانەیە کە غەزا و جیهاد دەکەن لە پێناوی خوا ئەو فی سەبیل الله بۆ ئەوانەیە. بەڵام لەناو علەما هەم لە علەمایانی سەلەف و کۆنا هەم لە علەمایانی تازە بە تایبەتی ئەم سەردەمە ئەڵێن ئەو زانایان و ئەو مفەسیرانەکەوە فی سەبیل اللهیان وامانە کردووە لەو کاتا دەوڵەتی ئیسلامی و حکوومەت و قوارەی ئیسلامی قائیم بۆ هەبووە لەبەرەوە هەبووە کۆمەڵێک ڕێگە و داهات و شتی تری هەیە بۆ بانگەوازوانە سەرفیکە بۆ گرنگیدان بە جیهاد ئەم تایبەت کراون فی سەبیل الله بە جیهاد و بە مجاهیدین. بەڵام لەم سەردەمەیما کە ئێستا دەوڵەتە ئیسلامیەکە نییە و وجودی نییە و تەنها هەوڵ و کۆشەکان چڕ بۆتۆ لەواکەوە داعوە و بانگەواز و پەروەردە و ڕێکخراوی ئیسلامی و میدیا و کەناڵ و ڕاگەیاندنی ئیسلامی هەبێ ئەو ڕۆڵە بینێک و بەدیلێک بۆ غەزا و جیهادەکە بۆیە زۆربەی علەما و مەجموعە فیقهیە گەورەکانی عالەمی ئیسلامی هەمویان
ئەو فتوایان داوەکەوە دروستە ئەو پارە و زەکاتی کە فی سەبیللای کاتی خۆی دراوەتە غەزا و جیهاد و مجاهدین ئێستا بدرێ بە داوا و هەر کارێک لە خزمەتی داوایە وەکو ئیعلام بێ وەکو پەروەردە بێ وەکو کتێبێکی ئیسلامی بێ هەر جۆرە کارێکەوە خزمەت بۆکە بانگەوازی ئیسلامی بڵاو کاتەوە و ئیسلامەتی بە هەم لە ناو مسلمانانە گەشە پێ بدا هەم لە ناو غێری مسلمانانە ئیسلام بگەێنێت ئەو شوێنانەی کە لەبەرەوە من هەر حەزەکەم وەکو دەقەکەش بیخوێنمەوە مؤتەمەرێک ئەگیرێ لە سەنغال کە وڵاتێکی ئیسلامیە لە ساڵی 1995 تایبەت بەمە ئایا زەکات دروستە بۆ داعوە سەرفکرێکە لە تەوەرە سەرەکیەکانی ئەم مؤتەمەرە ئەم بابەتەیە دوایەکە ئەوان ئەگەنە ئەم چەند خاڵە یەکەم وجوب الدعوة إلى الله عز وجل كما ورد في الكتاب والسنة وإجماع الأمة واجب الدعوة كردن لسر مسلمانان هر کس بقدر توانای خۆی وەکو لە قورآن و سنت و یەکدەنگی زانایانە هاتوو دووەم ئەفەرمێ إن مصرف في سبيل الله يعني ئەو جێگەی کە بەشی في سبيل الله ئاەتەکەی بۆ صرف ئەکرێ يتسع ليشمل نصرة دين الله وطرقه وشريعته الغراء والرعاية المصالح المسلمين العامة التي بها قوام أمر الدين والدولة الآن أو جێگەی کە سەهمی في سبيل الله تیا صرف ئەکرێ معناکەی فراوانتر ئەبێ بۆ ئەوەی کەواکو هەر جۆرە سەرخستنێکی ئاینی پیرۆزی ئیسلام دیفاعکردن لە شریعەتی ئیسلام جێبەجێکردنی مەسلحەت و بەرژەوەندی مسلمانان بێنێتە دی هەر شتێ دینی پێوە ڕاوەساوێ و دینداری خەڵکی لەسەر وەستاوێ ئەم بەشی فی سەبیلی الله ئەتوانرێت لەوا سەرف کردی ئەمە مؤتەمەرێک بووە بە سەدان علەمای گەورە و کەڵە علەما تیا بەشداری کردووە فتوایان داوە وانێ بڵێ وەڵام مامۆسایە لە خۆی وایوت پاشان مجمعی فقهی کە بنکەکەی لە مەکەی مکەڕەمەی ئەوش گەورەترین مجمعی فقهی و شەرعزانە لەم سەردەما کە زۆرتر پیاوە زانا و شەرعزانە گەورەکانی عالەمی ئیسلامی لە زۆربەی وڵاتانە نوێنەر و نمایندەیان هەیە لەوێ ئەوش هەر شتێکی لەو بابەتە ئەڵێ کە پێی وایە فەرمێ واعلم أن ظاهر العفو كأليت لذلك كل دواي هني مناقشة وشتكن لو باريو كآية زكاة بو دعوة أشيانا فإن المجلس يقرر بالأكثرية المطلقة مجلسي مجمعي فقهي بالريال دا بزوريني تواو دخول الدعوة إلى الله تعالى وما يعين عليها ويدعم أعمالها في معنى وفي سبيل الله في الآية الكريمة أفرمون دعوة إلى الله بانكردني خلق بولاي آيني خوا وبولاي خوا وهر شتێکیش هاوکار بێ بۆ ئەم دعوە و بانکردنی خەڵک بۆ لای ئاینی خوا هەر ئیش و کارێ ڕاگەیاندن بێ کتێب بێ کۆڕ و مؤتەمەرات بێ هەر شتێک ئەوە معنای فی سەبیل الله ئیگرێتەوە لە ئاەتەکە واتە ئەتوانرێ پارەی زەکات کە هی ئەو بەشێ بۆی سەرف کرێ لە قرارەکەی نەسی قرارەکەشی ئاوە هەیە فەرمێ إن مصرف في سبيل الله يراد به الجهاد بمعناه الواسع ما بس لو شيء في سبيل الله لآياتك معناه الجهاد بمعنى فراوانكي يعني هر جهاد والقتال وكذاكنا الذي قرره الفقهاء بما مفاده كوكو زانيان بالرياضيان داو كشي أجيني حفظ الدين وإعلاء كلمة الله فارس قال لدينه سرخصني وشيء لا إله إلا الله ويشمل مع القتال لقل جنگ جهادك شي تريج أجريتوا الدعوة إلى الإسلام بانغوازي إسلامي شجرته والعمل على تحكيم شريعتي هولدان بويكوا شريعتي خوا بيادك إلى سر زاوية ودفع الشبهات التي يثيرها الخصوم عليه روان دوي أو جماناني كوا دشمن كان إسلام لسه إسلام دروس يكن كأمر راسي براجعندن أكري بكتاب أكري بكور سيمينار أكري إيه وصد التيارات المعادية له أو توجماني كدش بإسلام الرجلي لو أنا بكري وبهذا لا يقتصر الجهاد على النشاط العسكري وحده بما دركوت كما بس بجهاد لآياتك يا ما بس في سبيل الله بلين جهاده هر جنگو قتال روبا روبونوي عسكريني بلكو دعوه هر شتيش كواكو لخدمة دعوه به ايغريته زۆر باش مامۆسا زۆرجار لە سۆشیال میدیا کۆمەڵێک وتار یاخود باخوازی ئیسلامی بینین خەڵک دەتوانن لە سارد ئەکەنەوە لەوەی کە زەکات بدەنە کەناڵێک یاخود دەستگایەکی خێرخوازی
ئەوان ئەوەی کە من گوێم لێگرتووە بەڵگەکانیان زیاتر ئەوانن کە لە ڕووی لێکۆڵینەوەی زانانی پێشووتر ئەو لێکۆڵینیان کردو کە ڕێگە پێدراو نییە. ئایا گرنگتر نییە کە بەڵگەی ئاەتی قورآنی پیرۆز بە یاخود حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم بخەنە ڕوو زیاتر بۆی کە بەڵگەکان یاخود بابەتەکان نەبێستر بێت؟ جارێ یەکێک لە عالمە کۆنەکان من ڕێیەکیش بێنم لەی کۆنیشە کە ئەویش ئیمامی ڕازیە کە خاوەنی تەفسیری کەبیرە و بەڕاستی تەفسیرێکی زۆر معتەبەرە ئەفەرمێ وەعلەم بزانە چاک أن الظاهر اللفظ في قولي وفي سبيل الله بظاهر وروالت في سبيل الله معنى لفظك چیە گەینێ لا يجيب القصر على كل غزاة ئەوە نییە معناکەی کورت هەڵبێ هەر لە غازی و مجاهیدا ظاهری لەفظەکەوا ناگەینێ ئەمە فەهمی عولەمایە بۆی وە سەردەمەکە. ئەنجام من قسەیەکی تر بۆ ئەو کەسانە هەیە ئەو زانا و بانخواز و شتانەی ئەم سەردەمەکەواڵێن باشە بۆ لە زۆر شتی تر ئەوان ئەڵێن وەڵڵای ئێمە بێ لەم سەردەمەی خۆمانە بژین جیاوازی ڕوویداوە گۆڕانکاری ڕوویداوە باشە عالمێک لەم سەردەما بژی عالمە بە عەسرەکەی خۆی یا بچی ئێستا قسەیەک نقڵکە هی 500 ساڵەمەوە پێشبی وەکو من باسیشم کرد ئەو عالمەکە ئەو قسەی کردووە لە 500 ساڵ 600 ساڵ قسەکەی بەجێ لەو کات و شوێنەی ئەوێ کەو کردوێتی و فەرموویەتی بۆ وەکو عەرزم کردن لە سەرەتاوە دەوڵەتی ئیسلامی هەبووە کیانی ئیسلامی هەبووە قوارەی ئیسلامی هەبووە ئەو قوارە یەکێک لە داهاتەکانی زەکاتە عشوری هەیە جیبایەتی ئەنواع زەرائیبی هەیە هی زەوی هەیە هی لە توجار وەری ئەگرێ غەنائیمی هەیە داهاتی زۆر ئەسڵەن لەوانەیە زەکات یەک لە سەردەی داهاتەکەی دەوڵەتی ئیسلامی بی لەبەرەوە شتی زۆری تری هەیە بەڵام ئێستا کە داهاتەکانی تر هیچی نەماوە مەساوی کە عشور و خەراج و جزیە و چیوانە هیچی نەماوە هەر ماوەتۆ سەر زەکات ئێبێ زەکات بەشی شتەکانی تریش بکە ئەبێ لەبەرەوە ئەم فوقەهانەی کە من باسم کرد خۆ مەجمەعی فیقیە کە بنکەکەی لە مەککەیە خۆی تر لە سەنغالە خۆ عولەمای عالم ئیسلامی تیا کۆبوونەوە قسەیان کردووە یەک مەلا نەبوو یەک عالم نەبوو یەک داعی نەبوو بڵێن وەڵاو بە هەوەسی خۆی وەعاڵێ ها ئەوە کاتە گومان لە سەرینەکە دروستەکە لەسەر بۆچوونەکە دروستەکە بەڵام کاتێ یەک کۆمەڵ عولەما بن و عولەماکان معتەبەر بن لە عالەمی ئیسلامیە و قسەیان لێ وەرەگیرە قسەیان یەکلاکەرەوەیە لەبەرەوە ینی ئەوە بەڕاستی قسەیەکی ڕاست نییە و قسەیەکی وانێک واکو هەڵقوڵاوی بەڵگە و حجەت بێ بەڵگە و حجەتەکە بڕۆ مەسەلە پێغەمبەری خوا ئەو فی سەبیلاشە با مناقەشەی ئەو فی سەبیلا بکەین بەس مامۆستا هەر پشگیریەک بۆ قسەکانی بەڕێستان کە باز لە فی سەبیللا دەکرێت بۆ نمونە ئەمڕۆ مێدیا هەیە کاری هونەری هەیە یەکێک لەو شتانەی کەوا لە مێژووی موسڵمانانە بەتایبەت مێژووی تازەش فیلمێک دروست بووە بە ناوی ڕیساڵەی پێغەمبەری ئیسلام کە لە ئەمریکا لە وڵاتێک بووکەوە هێشتا بانخوازەکان لەوێ کەم بوون ڕێژەی موسڵمانان کەم بوو زیاد لە چەندین ملیۆن کەس بووە موسڵمان یعنی فیلمێک تەسیری هەبوو ئەگەر بانخوازێک لە شوێنێک لە مزگەوتێکی گەڕەکێک بە چەند ساڵ ملیۆنێک موسڵمانکە کەواتە ئەمە بەڵگەیەک نییە ئێستا کاری میدیایی کاری هونەری هەمان ئەو جیهادەیە ڕۆژگارێکەوە تەلەڤیزیۆن نەبووە میدیا نەبووە پێشکەوتنێکی بەم شێوەی تەکنۆلۆژیا نەبووە ئەمە ئەگرێتەوە من بۆم نقل کردی ئەڵێم ئەم عولەما معتەبەرانەوە ئەڵێن ئێستا ئیشی دەعوە ولا ئیشی دەعوەشە هەر شتێک یارمەتی دەعوەدا کە ئیعلامێکێکە لە بەرگە گرنگەکانی ئیعلام و ڕاگەیاندەیەکێکە لە بەرگە گرنگەکانی دەعوە ئێستا بۆ نمونە مامۆسایەکی ئاینی زۆر زانایە زۆر خەتیبە زۆر بەتوانایە داعیەکی چاکە ئەم داعیە لەکوێوەکو تۆ فەرمووت لە مزگەوتێکە 100 کەسی تیا وتاربە ئەم وتارە تۆمار کرێ و بگیرێ و کەناڵێکی ئاسمانی بە عالەما بڵاوی کاتۆ جیاوازەکە زۆر گەورەیە هەر کەس ئینکاری ئەمە بکە ئینکاری حەقیقەتی زۆر بەڵگە نەویستەکە ئەو کۆ بڵێ ئەوە خۆوەرە خۆر نییە با بێمە سەر فی سەبیللا لایەتەکە عولەما تەفسیری عولەما ئەڵێن فی سەبیللا یعنی غوزاتە ئێبا ئێمە بزانین لە ئایەت و لە حەدیثە فی سەبیللا هەر وایە هەر ئەوە بگرێتەوە قورئانە فەرمێ فلا تطع الكافرين وجاهدهم به جهادا كبيرا أي محمد صلى الله عليه وسلم تو بجوي كافران مكة تو جهاد يعني كبد جهادك جورة مفسرين زور بيان يهم مفسرين لين ما بس بمي به ما بس بقرآن يعني بحجة وبرهان القرآن تو مناقشة وجهاد كله نكشر روبرونا أو جنگ وجهاد أما مفسرين ما دليل اللفظ جهاد بكاراتو ما بس بيشي شيء مناقشة بەڵگە و حجە و واتە بۆی بینەران باشتڕون لە ئاەتێک لە ئاەتە پیرۆزەکانە
بەدەل لەوەش لەفزی جیهادە کەژاتەوە هێشتا تەفسیر مەبەست پێ غەزوونی مناقەشە و ینی مفەسیرین بەشی حرە زۆری مفەسیران فەرمون مەبەست ئەوەی تۆ حجە و بەڵگەکانی قورئان مناقەشە بکەی لەگەڵ مشریکین و بتپەرسانە. ئەمە یەک. هەر پێغەمبەر خۆی صلی الله علیه و سلم فەرمێ لە حەدیثێک ئەبوو داود ڕوایەت کردووە جاهدوا المشركين ئێوە جیهاد و خەبات بکەن لە دژی مشریک و بتپەرسەکان بئەموالیکم وأنفسکم وألسنتکم بە ماڵتان بە گیانتان بە زمانتان. جیهادەکەی دابەش کردو بەسەر سێ تەوەرە. یەکێکیان ئەوەی کەواکو بە گیان بکرێ و کە خۆ بە کوژدان و قیتالە. بە ماڵش ئەکرێ جیهاد سەر و توسام چکە جیهاد پێویستیەکانی بە ماڵەوەی بەچی دابین ئەکرێ. بە قسەش ئەکرێ. پێغەمبەری خوا ئەوتا لەو جیهادانەی کەوا قیتال و ڕوبەڕووبوونەکەشە کە عەلی کوڕی ئەبی طالب ئەنێرێ بۆ خەیبەر وەکو لە قیادەی جێشەکە بکە ئەفەرمی پێش ئەوە کە چوویتە نزیکیان بانیان بکە بۆ موسڵمان بوون پێش ئەوەی جیهادەکەیان لەگەڵا بکەیت پێشەوە غەزویان بکەیت پێشەوەی شەڕ بەرپا بێ ئەبێ بانگ بکرێن بۆ ئیسلام ئەگەر بانگ قبوڵیان کرد شەڕیان لەگەڵ ناکرد. مانە داوە پێش جیهادەکەشە. زۆر باش. ئەنجا لآياتي حديثي كافي غمر فمي أفضل الجهاد هذا نك جهاد أفضل جهاد يعني بارسترين بلي جهاد شيء كلمة حق عند السلطان جاي وتني كلمة راستية لبردم السلطان وده صلاة دارك زور دار واستمكاره يعني أم كسك تشكي بيني كدسي بطالة بتواني بزمان حق بلي ونترسي لظالمك أما أفضل جهاد يعني نكر جهاد أفضل جهاد في أمر في المصاص معناه إيش اللي يروي شيء جهاد بكارهات قتالش بيما بس نيه بس بجنب جهاد وروبا بنوجنيه بس بي نترسان وجرأة وحقوتنا راس ما وصل أقرب بابلين داخستني ميديا ياخد كوتاياتني رخلاوي ككاري باخوازي دكات بقولنا من منيك بين موكا كسك باسكر يدخل زور ملتزمي دینداری نیم و هیچ انتمایەکم نییە بۆ کەناڵەکانی ئێوە بەڵام حەزەکەم کوڕکچەکەم سێری کەناڵەکانی ئێوە بکە داخستنی کەناڵێکی بانخوازی چ کاریگەریکی خراپی دەبێت لەسەر کۆمەڵگا و ئەو زیانانە چین بەر کۆمەڵگا دەکەون لە ئێستادا. وڵام من پێشەوە پرسیارەکە جواب بەمە ئەڵێم ئێمە بین بەراوردێک لە نێوان کوردستانی خۆمان و کوردستانەکانی کابکی کە لێرە حیزبی ئیسلامی و کەناڵی ئیسلامی هەیە بزانین ئایا ڕنگدانەوەی چۆن بۆ لەسەر کۆمەلگاکە لەو شوێنانەی ترکە نییە چۆن بوو زۆر جیاوازەکە زۆرە یعنی خەڵک جاری وایە وەکو بڵێ زۆر بێ ئاگایە لە دین یا دین زۆر بە شێوەیەکی زەعیفتر لەوێ جێبەجێکری. ئەنجا ئەگەر ئەو کەناڵە ئەوەی پرسیارەکەی جەنابەت کردت یعنی کاریگەری زۆر گەورەیە بێ یعنی ئێستا تەنها شتێ کە بۆتە مای زانیاری و معلومات و تێگەشتندان بە خەڵک ڕاگەیاندن و هۆکارەکانی ڕاگەیاندنن. باشە ئەمە بە ئاراستی باشە خەڵک ئاراستەکە خەڵک بەرەوە بە ئاراستەیەکی پێچوانەکە بکە بۆ ئاراستی ترا خەڵکەکە بەتاتی گەنج و لاوەکان ئەبا لەبەرەوە بوونی کەناڵی ئیسلامی ڕادیۆی ئیسلامی هەر شتێکی تر لەو بابەتانە کە ڕاگەیاندن بێ ضرورەتێکی ئەگاتە ڕادەی وجوب چکە ئێستا وەکوتم تۆ ناتوانی دەنگی خۆت بە هەموو شوێنەکان بگەین هێتا لە ناو وڵاتەکەی خۆتە لە ناو شارەکەی خۆتە بەڵام لە بەهۆی ڕاگەیاندنەوە دەنگت ئەگاتە هەموو شوێنی. ئەوسە بەرپرس نابین لەوەی کە ئەگەر کەناڵێک بەهۆی ئەم هەموو مسلمانەوە هەیە دابخرێت نتوانین هاوکاری. وەڵای من لە سەفەرێکە لە سعودیە بەعزێک ینی عولەمان بینا وتماوە ینی جەم و خەڵکی ئیسلامی هەیە و ئاوا و کەناڵ و هەواتی کار ئێوە نانی پاروی دەمی خۆتان بگرن و بیدەن بەو کەناڵە ئەوە نەواجب وتی چونکە ئێستا کەناڵی تر وا وێنایی کردووە ئەم کوردە علاقەی بە دینەوە نییە هەر خەریکی هەڵپەرکیە و ڕۆژبەڵۆک و ئەو شتانێ ئەگەر کەناڵێکی ئیسلامیش ببینرێ ئەو خەڵکە تێگا کە میلەتە میلەتێکی ڕەسەن و موسڵمان و پابەند بە دینەوەی ئێتۆ بەوە بەو ئەوە زمان حاڵەکە بیگەینتە دەرەوەی خۆت کە من میلەتێکی ئەسیلم لە ئیسلامە. زۆر باشە ماوەستا ئەگەر بە پشتبەسن بەم بەڵگانەی کەەوە هەمووی حەدیثی صحیح وەروایەتی پیرۆزی قورئانی لە خاڵی یەکەمی مؤتەمەرەکەی سەنیگالی ساڵی 95 لە یەکەم شتاڵێ واجبە لەسەر مسلمانان ینی نەگەوەی من بارەزی خۆم ڕەنگە زەکاتەکە پێم خۆش بێ بیدەمە ئەم برادرە نەخێرەی دەم ئەم ڕێکخراوە
لە چه تەوقیتێکە یاخۆ تەوقیتێکی وەکو ئەمڕۆی هەرێمی کوردستان ئەبینین زۆربەی میدیای ئیسلامیەکان بە هەمویانەوە ئەلبەتە گەر بە عاتفە نەبێ بۆ خۆمان کەەوە ئێمەش تەلەڤیزیۆنی پێیانتوانم بڵێم لە پشکی شێرمان بەرگرتووە لەوانەی کەەوە لە ڕووی مادیەوە پاریان لێگیراوەتەوە حکوومەت هاوکاری ناکرێن هیچ سەپۆرتێکی حکومی و ڕسمی و ئەهلیشت نییە. کەی واجبە لەسەر مسلمانان ئەبێت چەندێک خراپتر بێ لەسەر دەوڵەمەندە مسلمانە پارەدارەکان ئیتر واجب بێ چه سەدەقە بکەن بارەزوی خۆیان چ زەکاتەکانیان بدەنە موەسسە خێریەکان و دەنگی حەق. وڵای من ئەوە ناڵێم من بە عنوانی ئەو خۆم ینی ئیشی مامۆسایەتی و ئیمام و خەتیب و شارەزای شەریعی شەکەم زۆر جا پرسیارمان ڕوبەڕووە بێت و یا زۆر جا خەڵک ئەبینم لە میلەتی کودا لەبەر هەندێکشت زۆر لە کۆنا زۆر تەرکیزی خراوەتە سەر مەسەلا یارمەتیدانی بێوەژن هەژار دروستکردنی مزگەوت ئەمانە نییە زۆر باسکراوە سەرفیترە ئەمانە زۆر باسکراوە خەڵک شت بەمانە سەرفەکە کەشتی وایە زۆر لەوانەیە یا بۆ کۆمانەیە هەیەیانە لەمەش خێرتر بێ یعنی سە مزگەوت دروستکردن گەورەیە وانە بەس ئەگەر ئەو مزگەوتە مامۆسایی نەبوو تۆ چی لێ بکەی بەڵام بوونی مامۆسایە کە خوێنەوار بێ و ڕاح بەڕاستی ئەو بەقەت مزگەوتەکە یا لە مزگەوتە گرنگترە بوونی کۆمەڵە مەدارسی شەرعی خەڵک پێگەینێت دین لە بیری خەڵک نەچێتەوە ئەوە بەقەو مزگەوتەکە زەڕورە ئەنا مزگەوتەکان ببن و چۆڵ بێ چی لێ بکەین کەس نەبێ پێشنوێژی تیا بکە کەس نەبێ خوتبەی تیا بە چی لێ بکەین لەبەرەوە ئەم قسەی جەنابەت کردت یعنی بەڕاستی خەڵک بێ زەڕورەتی ئەوە بزانێ ئێمە ئەوە بە خۆمان نازانین ئەوە منەت و چاکەی ئەم کەناڵە ئیسلامی و ڕادیۆ و ئێزگە و حیزب ئیسلامیانەیە ئاوا دین لە وڵاتی ئێمە برەوی هەیە و باوی هەیە و عیب نێ باسی دین بکەیت و ئەخلاق تا ڕادێ لە ناو خەڵکا ماوە و شەعایر و دین دروشمە ئاینەکان جێبەجێ ئەکرێ و خەڵک شانازی پێوەکە ئەوە ئەم کەناڵانە دەوری گەوریان بیناوە تۆ سیر بکە هەر مامۆسایەکی دیار لە وڵاتە هەیە ئەم کەناڵانە ناساندویانە بە خەڵک یەخۆکو باسمان کرد ئەمە لە شەنی مامۆساکە کەم ناکەینەوە بەڕێزن گەورەنەوە مامۆسانش بۆیە گەورن لای خەڵک بەڵام ئەمە هۆکارێک بۆی بیان ناسێنێ ئەم مامۆسا کەوتاری جوانی ئەم مامۆسا کە عیلمی باشی پێ ئەم مامۆسا کە قسەی بەڕێوبەجێیەکە ئەم کەناڵە قسەکانی ئەگەیەنێ بە هەموو خەڵک معناوە ئەم کەناڵە وەکو خواردن و خواردنەوە بۆ ژیانی خەڵک زەڕورە تۆ گەر خواردن و خواردنەوە چەند ڕۆژێکی ژنەی خۆی لەوانێ نەمری ناڕەحەتە بی بەڵام لەوانێ بمری بەڵام دینداری لە ناو خەڵکە نەما خوا بە مردوو خەڵک ناوە بە خوا بە مردوو ئەفەمن کانە مەیتن فەحییناو مەبەست پێی زیینوبوونەوە نییە مەبەست پێی ئەوەی کە کەسێ ئاگای لە دین نیە و دینی شارەزا ئەکەیت و شوێن دینەکەی وەکو ئەوەی کەسێ مردوو بێ زیینوو بێتەوە ئاوای ناوە بە لەبەرەوە ئەم کەناڵانە دەوری گەورە ئەبێنن ڕۆڵی گەورە ئەبێنن یعنی ئەوە جوان نیە ئێمە خۆمان کە لەناو وەزع و ئیشەکەین لەو چێ کابرا بڵێ ئەوە خۆیوە بەس بڕۆ لە خەڵک پرسە لە خەڵکی دەرەوەی ئەوانەکە حیزب و لایەنە ئیسلامیەکەی بزانێ ئایا ئەم کەناڵانە چ ڕۆڵ و چ دەور و چ گرنگیەکیان بینیوە لە گەیاندنی ئیسلامە لە برەودان بە ئەخلاقی جوان لە دوورخستنەوەی خەڵک لە خراپە لە خۆشەویستی نیشتیمان لە دڵسۆزی بۆ ئەم خاکە لە خیانەت نەکردن بەرامبەر بەم خاکە یعنی ئەم کەناڵانە دەوری گەورە و گرنگیان بینیوە لەبەرەوە هەر کەسێ موسڵمانە هەر کەسێ دەوڵەمەنە زەکاتی هەیە خێراتی هەیە بەشێکی بدات ئەم کەناڵانە من بەبێ جیاوازی شەڵێم یعنی نەک بڵێم وڵا هەر ئەوە هەر کەناڵێ خزمەتی ئیسلامەکە تۆ دروستە زەکاتی بیتی هەر ڕادیۆیە خزمەتی ئیسلامەکە تۆ دروستە بیدێتی ئیتر خۆش سیر کە بزانە کامیان ئەبینی زیاتر ڕۆڵی زیاتر ئەبینێ دەوری زیاتر ئەبینێ باشتر خزمەتەکە زۆر و بوو بیدە بە هەمویان کەمیش و بوو بیدە بە یەکی ئەتەوێت ماوەسا کەناڵێک کە کاری خێرخوازی ئەنجام دەدات لە تەنیشتیا بوونە کەناڵی ئاسمانی پەیام لە تەنیشتیا بەهۆی کەناڵی ئاسمانی پەیامەوە بەخشین دەستگای بەخشین توانیوێتی خزمەتێکی زۆر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وڵای من حەز دەکەم یەکشت بڵێم لەسەر بەخشین بە تاتی خەسەخانەی بەخشین یعنی ئەو برادەرانە هاتن بۆ لای ئێمە باسییان کوتیان ئێمە ئیحسایەکمان لایە لە دامەزاننی بەخشینەوە تا ئێستا ئێمە نزیکی 1 ملیۆن نەخۆشمان بینیوە هیلالی ئەم چەند ساڵێک کە بەخشین دامەزان ئێتەسەورکەوە یەک لەسەر 5-6 دانیشتوانی کوردستانەکە یعنی لەر 5 نەفەرێ و نەفەرێکیانی
چارەسەر و شتی لەو خەسخانە وەرگرت. سەرڕای ئەوەی کە چەندین ئەمە چییە؟ ئەمە معناه یەکەم شتێکی خێرخوازی گەورەی دەستێکی ئەمین بەڕێوەیە بە دەستێکی ئەمینتر لە پشتی وێتی کە نایڵێ بە ئاراستی خراپا بڕوا و خۆی سالماندووە لە ناو خەڵکە نەک ینی زۆر جار شوێنی تر جێگەی تر هەوڵی داوە ڕۆڵی وەکو بەخشین بینێ بەس بۆی نەکراوە. ماوەستا برادێک من ئەو شتێکی پێوتمەویت ئێوە کەناڵێکی ئاواتان هەیە و ڕیکلامانی باز لەوە دەکەن کە هاوکاریەکانتان بگەنە کەناڵ پێن باشە بۆ لە بەخشینەوە جا من ئەوەش وەڵام بەمە کە من هەم وەکو مەلایکیشم وەکو بەرپرسێکیش لەو حیزبا کە ئاگام لەو شتانەیە هەروەکو شتێکی خۆش لەتیفەیەک زۆر جارێمە ئەڵێن بەخشین دیوارەکەی بە دیواری مەکتەب سیاسی وی زۆر جار ئێمە مانگی وا هەیە یا موچە نادەین کە نییە یا نیو موچە دەین یا قەرز دەکەین قاسەکەی ئەوانش تایەتی ڕاستە وەڵای ئێمە بە قەرزی ژوەری ناگری نەک بێنینی بە قەرزی ژوەری ناگرین چکە ئێمە بە حرامی ئەزانین ئەوە پارەیەکە خێرخواز و دەوڵەمەن و ئەوەی کەوا ئەو پارانە ئەدا بەوان ئەیدا پێیان بۆ شتێکی دیاری کراوە ئەوێ لەو شتا سەرف کرێ ئەوێ لەو مەجالە سەرف کرێ کە پارەکەی بۆ نێردراوە نابێ بە کەیفی خۆت لەبەر ئێمە شانازی بەوەکەین هەموو خەڵکە زانێت کە ئێمە زۆر نەدار و نەبوو حاڵەتی زۆر ناخۆشمان بەسەر هاتوو ئێسش حاڵی حاضر هەرواشین بەڵام الحەمدا توانیمانە پارێزگاری لە ئیمکانات و پارە و داهات و شتی بەخشین کە داهاتی باشیشیان هەبوو شتی باشیشیان کردووە هەر لە مەجای خۆیان سەرف کرێ و دەست بە هیچ جۆرە ئێمە تەداخل ئیشیان ناکەین حەقمان پیاوانە نێ مؤسسەیەکی سەر بەخۆی خۆیەتی ویشی خۆیەک زۆر باش مامۆستا بەجددی من پرسیارێکم لا دروست بۆ یعنی بە دوو بەرە هەیە ئێستاکە لە هەرێمی کوردستان دوو بەرەمان هەیە بەرەیەک کۆمەڵێک مێدیان بە پارەی زۆر باشەوە بە فکری زۆر خراپەوە بە کۆمەڵێک کاری یانێ لەو پڕێزم کەەوە هەمومانە خزمەت ناکە درامای خراپ فکری خراپ کللتوری خراپ جلوبەرگی خراپ لە پەروەردەی مناڵەوە لە گەنجەوە لە لاوە لە هێنانی کللتوری زۆر خەڵات لە پەروەردەی خراپ بۆ ناو هەرێمی کوردستان و لەو پەڕیمکانیاتی باش و کوالەتی بەرز و موچەی زۆر باشیان هەیە بەرەیەکیش لەم لا هەیە کە بەرەکەی خەڵکە هەم خەمی خەڵگەخوا هەم خەمی ئەمڕۆی خەڵکەخوا و خەمی قیامەتی خەڵکی ژەخوا لە کاتێکە ئەمە ڕێک وەکو سیڕاع و جیهادەکە نییە ئەمانە مجاهیدەکان بن و ئەمانە با بڵێن بەرەکانیان بەکاتێکە مامۆستاشان ڕێژێکی زۆر مسلمانیش هەیە کاتێک لە مزگەوتەکانی ئابینی مەسە من فتوایەک نابینم مەسەلەن مامۆستایەک ینی بە بەرشێوە یان لژنەی فتوا یان کۆمەڵێک مۆسیەک ڕسمی بڵێ واجبە لەسەر مسلمان هاوکاری لایەنە پەیوەندی بڵێن مۆسیەکی خێری بکەین بە پێچەوانەکە شەوەی بینین مامۆستا ڕەنگە خۆشت گوێ لێبوو بێ کۆمەڵێک زاناڵێ هەرمەیان دەنێ وڵای یەکەم من حەزەکەم هەر کەسێ فتوای دا جاری ئەهلی فتوا مکەس نییە حەزەکەم بزان ئەهلی فتوا مواصفات و مواصفاتی علمی و ئیمانی خۆی هەیە ئەوەی کە موفتیە لەبەرەوە هەر کەسێک هەڵەسێ خۆی ناوانێ مفتی ئەو مفتی نییە مفتی نیشانە و مواصفات و پێناسەی خۆی هەیە ئەوە یەک دوو بەڕاستی هەر کەسێ مفتی ڕاستەقی من ئەوانە بۆم خوێندیتەوە مفتین لەسەر عالەمی لەسەر ئاستی عالەمی ئیسلامی ئەوەی گەڕێکێک و شارێک و شارۆچکەیە نین ئەوە مفتین لەسەر ئاستی عالەمی ئیسلامی گەورەترین و بەناوبانگترین عالەمی ئیسلامی عالمی ئیسلامی پاشانیش ینی ئەم ناحەقی و زوڵمە هەر هەبوو بە درێژای مێژوو لە میسرا کاتێکەوەکو فەڕەنسیەکان دێن ناپلیۆن دێ میسر داگیرەکە ئەوانی لە ئەزهەرا خوێنن خوێندنێکی دوور و درێژ توولانی مانوکەر دوای کابرەش تەعین نابێ هەروەکو مەلا ئەو فەقێ و حوجرەی خۆمان لە پەنجاکان بە پێشەوە مەلای کوردی مەعاشی نەبوو هەر بە یارمەتی و هینی خەڵک ژیاوە بەڵام ئەوەی کەوا لە قوتابخانە و شێوە ڕسمی و ئینەکەوە تەخەڕوجێک بێت لە غەیری ئەزهەرەوە کە ئەوان هاتن زان کۆشتی خۆیانیان دانا و کاتە هەر کەسێ لەوێ تەخەڕوج بێ یەکسەر تەعین هەبوو یەکسەر تەوزیفە بۆ بەما پارەی باش زۆر باشەوە کاتمان یعنی ئەمە ڕێک ئەم ڕۆڵەی ئێمەیە یعنی ئەمە هەر ئیستیعمار واکە داگیرکەران واکەن دائیمە بێ پارە بەدەستیان دێ خەڵکۆ بێ لە مەسلحەتی میلەت و وڵات و نیشتیمان ومانە سەرفی نەکا یعنی قەناعەت واتەیسە هەر وڵاتی لە وڵاتانی شەرقی ئەوسەد سەرۆکێک حیزبێک لایەنێک بێتە پێشەوە کات دڵسۆزی وڵاتەکە بێ زۆر بەڕاستەقینە ئەم زلێزانە نایەڵن بەڵام هەر کەسێ بێ پارە بە هەدەر بە
گوێنەداتێ وڵاتەکە وێران کە شەڕ و شۆر دروستکە ئەوان گویان لێنێوان بەس مەساحەتی خۆیان تحقیق بێ ئەویانێ زۆر باشماوەسەیان زۆر سپاس بۆ خۆی کەم دەرفەتت بێم بەبەخشی سپاس بۆ زانیارەکانی خۆی گەور جەزاباتەوە زۆر سپاس بۆ دوای لەم بەرنامەیە توانی بێتمان ئەو ڕاڕایی وڵاتیان کۆتایی ببین دەستی خۆش بێ بەڵازیزان دەچینە لای راپۆرتێک کە هاوکارمان لە ڕانی ئامادەی کردووە ئەویش باز لە دروستکردنی ناوسازیە پێکەوە بینەری دەبین. دیارە پێش ڕەمەزان دوو شەفت کارمان دەکرد شەفتی بیانیان و شەفتی واران بەڵام پارشێوان ئێستا کلماتە پارشێوان کە پارشێوان لە کاتژمێر دەی شەو ئیش دەکەین بۆ کاتی بەربان ئیش دەکەین دیارە پێشتر دوو جۆر سێ جۆر ماکولێرە دروست دەکرد لە ساڵی 2009 دیارە ئیش دەکەین بەڵام ئێستا جۆرەکانمان گۆڕیوە بیرمان لێ کردەوە کە چەند جۆری تو دروستکەین ئێستا لەوانەی کە زیادمان کردو ناسازیمان زیاد کردووە کەلانەمان زیاد کردووە کولێرەی جۆمان زیاد کردووە بەڵام ناسازیش سیرمان کرد کە خواستێکی زۆری لەسەرا خەڵک لە لامان بۆ دەنادین لە فەیسبوکەکەمان کە بۆ ناسازی دروست ناکەن ئێمە بیرمان لێ کردو ناسازی دروستکەینەوە خەڵک ڕۆژانە چەند پرسیارێکمان لێ دەکەن پرسیارمان لێکەن چۆن دروست دەکرێت ئێمە جوابی پرسیارەکانە دەدەینەوە شێواز دروستکردنەکان پێ دەڵێن خواستێکی زۆر لەسەر بەتابەتی پارشێوان لە مانگ ڕەمەزاندا خەڵکی زۆر خواستی لەسەر ناسازیە ئەمە وەکو برادران لێرەکانە کار دەکەین دیارە پێنج کەس لێرە کار دەکەین بیرمانەوەی کردەوە کە ئەمە هەموو کەسێکی بەرپرسیارەتی لێرە سەر شانە ئێمەش کەم تا زۆر ئەرکێکمان سەر شانە بەرامبەر خەڵکی خۆمان بەرامبەر نیشتیمان بەرامبەر وڵات بیرمانەوەی کردەوە کە بخۆ دەزانێت ئێستا قۆناغێکی ناخۆشە موچە نییە خەڵکەم دەرامەتە بیرمانەوەی کردەوە کە لەگەڵ برادران هاوکاری هەژاران بکەین هەستان بنووسینی فلێکسێک لەسەر جامخانەکەمان کەوانەی کە توانێت کولێران بیکڕن بابین لێرەکان علاگەی پڕکە بەبێ دەنجی و دەست دەنێ شێوازی دروستکردنەکەی سەرەتاکە دوای هەوی شێلانەکەی ئەنگوتکی دەبڕی کاویرەکە هەستە ئەنگوتکەکەی دەبڕی ئەنگوتکەکەش لی دەگەڕی بۆ 20 دقەیەکی تا دەکەوێتەوە باوەی کە کەوتەوە دێنی سەرەوەی ناسازەکەی ئاگرەکەی هەڵ دەکەی کە ڕۆنەکە قرچایەوە گەرم بوو چاک لێراوە تەبعی لێ دەدەی کە تەبع لێدا دەخێنە و ڕۆنەکە واستی وڵاتیان لەسەر ناسازی ئێستا زۆر باشە لەخوا زیاد بێ خەڵک زۆر تابیلێتی بۆ ناسازی بەڵایزان بینەری بڕگەی یادەوەریە بین بزانین لە ساڵ ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە چی گوزەراوە. نۆی پێنجی ساڵی 1945 دوای 6 ساڵ لە بەردەوامبوونی بە سەرکەوتنی یەکێتی سۆڤیەت و هاوپەیمانەکان کۆتایی بە جەنگی جیهانی دووەم هاتوو تێیدا ئەڵمانیای نازی و یابان و ئیتالیاشکان و داگیرکران
جەنگەکە بەرۆکی 30 وڵاتی ئەو سەردەمەی گرت و زیاد لە 100 ملیۆن مرۆڤ پریشکی ئەو شەڕی بەرکەوت. جەنگی جیهانی دووەم ڕۆژی 1 نوێی ساڵی 1939 هەڵگیرسا و ئەدۆڵف هیتلەر و مۆسۆلۆنی و جۆزێف ستالین و وینستۆن چەرچڵ بە نوێنەرایەتی 4 وڵاتی زلهێزی ئەو سەردەمە پێشەنگ و هەڵگیرسێنەر و درێژە پێدەری جەنگەکە بوون. لەو جەنگەدا ملیۆنان هاوڵاتی سڤیل کوشران و دەیان ملیۆنی دیکە بریندار و بێسەر و شوێن کران و بۆ یەکەم جار لە مێژوشدا ئەڵمانیا چەکی کیمیایی بەسەر نارەکانی داوەشاند. هەر لەو شەڕەدا ئەڵمانیا هەیمەنی بەسەر چیکۆسلۆڤاکیادا نەما و ئەو وڵاتەش سەر بە خۆی ڕاگەیاند. 9 ساڵی 1991 کۆچی دوایی سیاسەتمەدار و نووسەر و ڕووناکبیری گەورە ڕەحیمی قازی لە شاری باکووی سۆڤێت ناوبراو ئامۆزای شەهید پێشەوا قازی محەممەد و نووسەری ڕۆمانی پێشمەرگەیە کە بەس لە بەرخودان و خەباتی پێشمەرگی کوردستان دەکات لە کۆماری کوردستاندا. ڕۆمانی پێشمەرگە بە یەکەم ڕۆمانی کوردی سۆرانی دادەنرێت کە نووسرا بێت. ڕۆمانەکە ساڵی 1950 نووسراوە و ساڵی 1961 لە بەغداد چاپ کراوە. 9 ساڵی 1994 سەرکردەی ڕەشپێس و خەباتکاری گەورەی ئەفریقای باشوور نێلسۆن ماندێلا دەبێتە یەکەم سەرۆک کۆماری ئەو وڵاتە. ناوبراوماوی 5 ساڵ لەو پۆستە مایەوە و پاشتر بە شێوەیەکی دیموکراسیانە دەستبەرداری پۆستەکەی بوو. گەلی ئەفریقا بە چەپکە گوڵەوە دەچوونە بەردەرگای ماڵەکەی و دووبارە داوای خۆکاندیدکردنەوەیان لێ دەکرد. ئەویش ئاماژەی بەوە دەکرد هەموو خەبات و تەمەنی ئەو بۆ ئەوە بووە کە دیموکراسی بچەسپێنێ و کۆتایی بە دیکتاتۆریەت و تاگڕەوی سیاسی و ئیداری بهێنێت. نێلسۆن ماندێلا لە پێناو هەوڵەکانی بۆ بەدەستێنانی ئاشتی و ڕزگاری لە وڵاتەکەیدا بە کۆتری ئاشتی ناسراوە و بۆتە وەرگری خەڵاتی نۆبڵی ئاشتی و بە یەکەم کەسی مێژوو دادەنرێت کە زۆرترین ماوەی زیندانی سیاسی بینی بێت لەلایەن نارەکانیەوە و ماوەی 27 ساڵ لە زینداندا ماوەتەوە و خەباتی مەدەنیانی کردووە بۆ ئامانجەکانی خۆی. 9 ساڵی 2008 وەزارەتی ژنان و کاروباری خێزانی وڵاتی تونس بە پشبەستن بە سیستەم و یاسا ئەلمانیەکەی وڵاتەکەی هەستا بە یاساخکردنی حیجاب و جلوبەرگی شەرعی ئیسلامی لە وڵاتەدا بە پاساوی ئەوەی کە جلوبەرگێکی تایفی دواکەوتوانەیە و لەگەڵ سیمە و پێشکەوتنەکانی کۆمەڵگەدا نایەتەوە. ئەوە بۆ ژنان و خانمانی ئیسلامی و بەشێک لە ژنانی تریش سەر بە ئاین و تێگەیشتنە نائیسلامیەکانی تری تونس دەنگی ناڕزایەتی خۆیان خستە پاڵ ژنانی ئیسلامی و دژی بڕیارەکە وەستانەوە. تونس بەدایکی عەلمانەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنرێت و دوای داگیرکرانی لەلایەن فەڕەنساوە بە تەواوی کەوتۆتە ژێر کاریگەری کەلتور و ئایدۆلۆژیای فەڕەنسای عەلمانیەتەوە و کار بۆ بنەبڕکردنی ئیسلام و بنەما ئیسلامیەکان دەکات. بەڕاستیان دەچینە لای بڕگەی دروستکردنی خواردن زانین ئەمڕۆ خاتون زانسترەدین چ جۆرە خواردنێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. تەنها و هەمیشە بەناوی خوای گەورە میهرەبان خۆشحاڵم لەم ئێوارەی مانگی پیرۆزی ڕەمەزان هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە خواردن ئەویش ئامادەکردنی مریشکی ناو فڕنە. ئەمە شتێکی ئاشکرا لای هەمومان هەموو کابانێک ڕەنگە چەند جارێک کردبێتی و شتێکی تازە نییە بەس تەنها پێم خۆش بوو لە بەرنامەکە هەبێ هەندێک جار یعنی من خۆم چەند جاروان بەسەر هاتووە یعنی خوان هەبووە یعنی درەنگ بیرم کەوتەوە ئامادەی بکەم بەڵام بەرچاوم کەوتووە لە ڤیدۆیە تا لە شتێکە هەم دەستم کردووە بە ئامادەکردن تەنها بیرخستنەوەیەکە بۆ خۆم و بۆ ئێوەش خۆشەویستان. ئامادەکردنی مریشکی فڕن ئاسانکاریشە تۆ توانین هەر نوێژی عەسر کرد یعنی هەر نوێژی نیوەڕۆ لەبەرەوەی ئێمە کاتێکی ئەوێ لە ناو تەواوی ئەو شتانە بێ کە بۆمان ئامادە کردووە. نوێژی نیوەڕۆ کرد جوان خەڵتە و شتەکەی ئامادە بکەیت و بکەیتە ناوی تقریبا 2 ساعتێک پێش بانگ
کزێک و بیخەناو فڕنەکە ئەگەر کار بە عامیش نەبوو بیخەناو فڕنی تەباخەکە. خۆشەویستان بڵێن حەز ئەی گۆڕە لە کەس لە خانەوادەیەکی تر چۆن بڵێن مریشکەکە ئامادە دەکەن. من پێم خۆش بوو مریشکەکە پارچە پارچەکەم، یعنی مریشکێکی گەورە نەبێ. پێم خۆش بوو پارچە پارچێکم جاریان مریشکێکی گەورە ئامادەکە، یعنی بۆ 2 کەس یان بۆ 4 کەس ئەوەی کە ئەمێنێتەوە بڵێن بەزایە ئەچێ. لە ئیسلامیشە زیادە مەسرۆفی یاخۆت شت بەهەدەردان تاوانەوە سزای لەسرە. پێم باش بوو مریشکەکەم پارچە پارچە بکەم. خۆشەویستانی من مریشکێکم پێویستە، تۆ گەر پێت خۆشە بە ساغی، گەر پێشت خۆش نییە بۆ ئەو پارچانەی کە خواستی خێزانەکەتی لەسرە. مریشک تەواوی بەهارات بە حەزی خۆت، بیبەرە، تەماتەیە، گێزەرە، بیبەری تونە، پیازە، ئیتر هەر شتێک حەزی لێ بوو ئەتوانی ئامادەکەیت و بیکەیتە ناوی. بەس من پەتاتم پێویستە، پەتاتەکەم ئامادە نییە بە پەتاتەیەکیش بێنم. ئەوە زەیتی زەیتونم هەیە، لە پێشە هەندێک زەیتی زەیتون، ئەشتوانی زەیتی ئەحتیادی، هەندێک خوێ، یعنی مەطبەخە، ینی چێشت حاز دەکەی، چەورەبی، پیسەبی، شتەڕژێ، هەندێک خوێ، هەندێک بەهارات بە خواستی خۆت. ڕەمەزانیشە باشترە هەندێک بەهاراتەکان کەم بن، هەندێک ڕووبەهەنار. حەزم لێتی من زیاتر سەوزەواتی تیابێ بە جوان دەستێکی ئاوە. من پێشتر مریشکەکەم هین لێیا بوو، سیری بۆدرە و پیازی بۆدرە، هەندێک سیری تەڕ خۆشە، ینی سیری تەڕشی بکرێتە ناو بۆ ئەو کەسانی کە حەزیان لێتی. بەس ئەگەر لەبەر بەوەنی نوێژی شەویان نوێژ و تەڕاوی حەوە نەتوانی، زۆر ئاساییە سیری بۆدرە و پیازی بۆدرە. من پێشتر ئەوم کرد بوو، دەست کێشەکانم لابرم. پەتاتەیەک دێنم، پێشتر فڕنەکەم بۆ گەرم کردووە، بەس باشترە ینی پێش خواردنی مریشک، گۆشت، برنج، زەڵاتەی میوە، زەڵاتەی سەوزە، شۆربای سەوزە، ئەوانە بخورن زۆر باشە. ینی ئەکەکە ئەکەوێتە سەر تۆی کابان، کە ئامادەیان بکەی. بەخواستی خۆت، ینی چۆن تێکەڵی ئەەکەی، چۆن ئامادەی ئەەکەی، هەر هەمووی بەخواستی خۆت. مناڵان زۆر حەزیان لە پەتاتەیە، پاشان یەک تەماتە، هەرچۆنێکە پێ خۆشە، ینی هەرچۆن ئەی بڕێ، هەرچۆن ئەیکێتە ناوی، بە قاژی گەورە بە قاژی بچووک. گرنگەوەی ئەمە لە ناو فڕنا کەس ناناسێتەوە، هەمووی تێکەڵەوێ بەسەریەکە. نی لە بیریشمان نەچێ زۆر ئەو دوعایە بکەین کە خوای گەورە ڕەمەزان بەسەرمانە تێنەپەڕێ، هەتا وەکو پێمان خۆشە بێ. منەو بیبەرانە بەس تەنها ئاوە کەمە ناوی، لیمۆشمەوێ، لیمۆ یەکم ئەوێ، تۆسێک ئاوە بەدەست، ئەوی لیمۆ یەکم ئەوێ، ئەوی یەک لیمۆمەوێ، ئەوی یەک لیمۆمەوێ، جوان ئاوە
یەک لیمۆش قاشقاژەکەم بۆ ناوێ هیچ تاڵ نابێ هیچ کێشەیەکی نیە بە گێزەرێکی شمەوێ هەرچی سەوزەوە ئەو شتانە هەبوو حەز لێبوو بیکەرە ناوی کێشەی نیانی بە تایبەتی لە ڕەمەزانە هەتا وەکو پێکاتەی سەوزەوات زۆر بێ ئانی باشترە چەندانەیەکیش ئاڵو من هینیشمەیە ڕێواسیشمێ هەر بۆ بۆن و بەرامەکەی چەندانەیەکیش ڕێواس زام هیچم بیر نەچووە نوێشتێ جوان ئاوا تێکەڵ یەکەین بەسەر یەکە هەتا هەمووی جوان تا هەموو بۆ یەکەگرن ئەمە ئەتوانی بیکەیتە ناو زەرفەوە بیکەیتە ناو سەلاجە بە ماوەی 1-2 سەعاتێک ئەشتوانی زیاتر لای بنی تا تەواوی پێکات و کەرستەکان تام و بۆنی یەک ئەگرن پاشان بیخەیتە ناو فڕنەوە بەڵە خۆشەویستان بەس من لە بەرەوەی بۆ بەرنامەکە کاتی ئەومان نییە چۆن بۆ شێوازە پێکاتەکان دانین خۆی کە ئەمریشکەکە بۆ شێوازە پارچە پارچەکەی ئامادەیەکەی بۆ ناو فڕن یعنی تەواوی کەرستەکان لەگەڵ مریشکەکە جوان پێکەوە تاموبوونیەکە گرم بڵە خۆشەویستان من ئێستا ئامادەیە بۆ ناو فڕن لەسەر دەرەجەی 200 فڕنی تەباخ هەر دیارە جەوەکەی کارەبانیە تاریکە لە ناو فڕنی تەباخە تقریبا لەسەر دەرەجەی 200 180 تاوەکو 200 دا ئەنم ژێرەوەی جوان کاغەزی ئەلەمنیۆم ئێم بەسەریە سەعات و نیوی پێ ئەچێ هەتا وەکو ڕەنگە زیاتریش پاشان ئەو کاغەزەکە لە ئابم ئەو ئاوەی کە دروستی کردووە لاچێ پاشان سەرەوەی ببرژێ بەڵێ خۆشەویستان ئێستا مریشکی فڕنەکەمان ئامادەیە تەواوی پێکاتەکان جوان قوڵاون پاشان ئەبینین وەک برژاو هەمویان پێکەوە جوان برژاون هیوادارم ئێوەش بتوانن ئەنی کۆمەڵێک سەوزە و ئەوانم سەوزە و میوەشم تیا بەکارهێناوە گێزەرێکێکە لەوانە کە هەوەک سەوزە وەک میوەش حسابەکرێ پەتاتەیە لیمۆیە زۆر شتەکە بەکارمان هێناوە لەسەرتاوە هەمیان پێکەوە جوان برژاون خۆشەویستان هیوادارمیش بتوانن خواردنی ئاوا هەمە چەشن ئانی هەموو جۆرەکان هەموو بەها خۆراکەکانی تیابێ هەموو پێکاتەکانی سەوزە و میوە بەکاربێنن لە خوانەکانتانە خۆشحاڵم ئەمڕۆژ لە خزمەتان نابووم تاڵقەیەکی تر بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم
خواتان لەگەڵ ماڵتاناوە. وەڵازیزان بارمەتی هاوکارانمان بەرنامەی ڕۆژمان کۆتایی هات هیواخوازی کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئەوەی ئازیز بوو بێت تا بەرنامەی کە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەست خۆش.